بێ ئەوەی کە دەوڵەتی هەبێتن لەوێ ئامادەیی هەبوو و بەتەنیا بوو لەگەڵ ئەوەشدا کەسێک بوو کە هیچ پاڵپشتیەکی لە ناوخۆ لە دەرەوەی کوردستاندا نەبوو تەنها ئەو دیبلۆماتێک بوو کە ئەزمموی هەبوو لە دەوڵەتی عوسمانی وەکو دیبلۆماتێک کە لە وڵاتی سوێد لە باکووری ئەوروپادا کاری کردبوو دواتر هاتوبووەکەوە هەوڵ بداتن مافی چاری خۆنووسین بۆ کورد بەدەست بێنێتن و ئەو پاڵپشت بوو بە کۆمەڵێک سەرچاوی مێژووی وهروەها دروستکردنی یەک لە نەخشەهرە باشەکان کە لە گەروی هورموزەوە دەستی پێکرد بۆ سەردەریای سپیناوەڕەس کە بە سنووری کوردستانی گەورەی دانابوو و ئەو سنووری کوردستانی و نەخشەی کوردستانی بردە نێو گەورەترین کۆنفرانسی جیهانی و چارەنووساز بۆ دیاریکردنی چارەنووسی کورد لە سەدەی 20دا کە ئەمە لەو کاتەدا زۆربەی ئەو دەوڵەتانی کە دۆڕا بوون لە شەڕدا وەکو دەوڵەتێکی وەکو ئێران لەو کاتەدا کە لە کۆنگرەی ئاشتی پاریسدا حسابی بۆ نەکرابوو بەڵام کورد لەوێ وەکو شارف پاشای خەندان کە لەوێ ئامادەجی هەبوو توانی سەرنجی ئامادەبوانی کۆنفرانس بەدەست بێنێتن ئێمەگە بەراوردی بکەینەوە لەگەڵ وەفتەکانی ترکە لە نێو دەوڵەتی کە لە دەوڵەتەکانی تر هاتبوون وەکو ئەمریکا وەکو بەریتانیا وەکو ژاپۆن ئەمانە بە سەدان کەسیان لە دیبلۆمات لە شارەزا لە پسپۆر لە ڕاوێژکار لە بوارە جۆرەکان لەگەڵیان دابنەوە بێزگەلەوەی کە وەزارەتی دەرەوە وڵاتەکانیان بەردەوام ڕووماڵی کارەکانیان و هەروەها بە تایبەتی لەو کاتێشدا کە ڕۆژنامە ڕۆڵێکی باڵای هەبوو و کارەکانیان بڵاوە کراوە و پشتگیریە کرا لە ناو خۆی وڵاتەکانیان بەڵام ئێمە ئەو کاتە شەریف پاشای خەندان تەنها لە ئێستەمبۆڵ منەوەڕەکان و هەروەها شێخ عەبدولقادری نایری و هەروەها لە باشووری کوردستانیشدا شێخ محمودی حەفید کە حکوومەتەکەی ڕاگەیاندەبوو لە حکومدارەتی یەکەمیدا کە لە نۆڤەمبەری 1970 چونکە ئەمە ئەو کات شێخ محمود وەفدێکی نار لە بۆی بکاتە پاریس بەڵام ئەوانە لە حەلەب جیران کەواتە لەوێدا شەریف پاشای خەندان بە تەنیا مایەوە وەکو کەسایەتیەک وەکو دیبلۆماتێک وەکو کەسێکی کورد کە کارێکە لە بۆ مافی چارەی خۆنووسینی کورد بەڵام ئێمە ئەو پەیماننامەیە دەستکەوتێکی زۆر گەورە بوو بۆ کورد بەڵام لەسەر ئەرزی واقعدا بەدی نەهات لەبەرەوەی کۆمەڵێک گۆڕانکاری لەسەر زەمینی ئەو کاتی کوردستان وەروەها دەوروبەری کوردستان ڕوویاندان لەبەرەوە یەکێک لەو دەوڵەتانێک کە عێراق بوو بە پێی کۆنگرەی سان ڕیمۆن کە لە 25 نیسانی ساڵی 1920 پێش چەند مانگێک لە مۆرکردنی پەیمانی سیڤەر کە مافی کوردی تێدا هاتبوو عێراق و فەڵەستین خرانە ژێر ماندەیتی ئەخوت ئینتیدابی بەریتانی هەروەها لوبنان و سووریاش خرانە ژێر ماندەیتی فەڕەنسیەوە کەواتە لێرەدا کورد کرایە قوربانی کۆمەڵێک دابشکردنی ترکە لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا کرا لەبەرەوەش کە دەوڵەتی عێراق دروست بوو بە تایبەتیش و مەلیک فەیسەڵێک لە داواکاریەکانی ئەوە بوو کە ناوچەی ویلایەتی مووسڵ بە گشتی بخرێتە سەر عێراق وەکو ئەو ویلایەتی مووسڵی بە ئەو شێوەیە شوبهاندکەوە وەکو سەرێکە ئەگەر لەگەڵ عێراقدا نەبێتن ئەو دەوڵەتێک کە من مەلیکایەتی یەکەم یان کە پادشایەتی یەکەم بێستەرە بێتن ئەمەش لەبەر ئەنجامی ئەوەیکەوە وڵاتێکە ئەم ناوچەیە بەشێکی زۆری داهاتی سامانی سروشتی وهروەها ئەو کاتە سامانی کوشتتوکاڵی و سامانی ئاو لێرەدا کۆبۆتەوە و بە گرنگ جێزانیکەوە ئێرە بەشێک بیتن لە عێراق لەو کاتەدا ئەمە توکا و کاتە لە کۆنگرەی سان ڕیمۆنیش و پێشتریش مەلیک فەیسەڵ ئامادەیی هەبوو کە ئەو ناوچیان کە وعدیان پێدا بوو ئەو ناوچەی پێ ببەخشن و لە هەمان کاتیشدا لەسەر زەمینی کوردستاندا ئەو شۆڕشەی کە تورکەکان ناوێت لەنایە حربی استیقلالیان با بڵێن شەڕی سەربەخۆیی کە لە دژی ئەرمەنیەکان و دژی یۆنانیەکان و دژی ئینگلیز و دژی ئیتاڵیەکاندا بەرپایان کردبوو ئەمە وای کردکەوە کوردستان جارێک شەر ببێتەوە گۆڕەپانی جەنگ و ئەو ناوچەیە کە سوپای نوێمی و سوپای شەشەیەمی عوسمانی کە لە شەڕەکاندا دۆڕابوون بێن لە کوردستانی مەرکەزی بە تایبەتی لە دیاربەکر و لە ناوچەکانی تردا لە ئەرزەڕۆم و لێیدا بکتن کە ئەمە یاخود با بڵێن لێ بمێنەوە و بنکەی سەربازی و گەورە دروست بکەن لەو ناوچەیەدا و هیچ هەناسەدانێک نەبێتن بۆ هیچ جوڵانەوەیەک کەوا داوا بکاتن بۆ مافی چارەی
و نووسین بە تایبەتیش لەژێر ڕۆژنایی بەندەکانی پەیمانی سیڤەردا. بۆیە لە پەیمانی سیڤەر بۆ کورد خاڵی وەرچەرخانە لە سەدەی 20دا و هەنگاوێکە بۆ نزیکبوونەوە لە مافی چاری خۆنووسی و هەنگاویشتر لە پێشتریشدا هەنگاوێک بۆیکەوە ستاتۆیەک قەوارەیەک دروست بکرێتن لە سەرسەمینی کوردستانی عوسمانی بۆ دەوڵەتی داهاتووی کوردستاندا. بەڵام وەکو لە پێشتردا ئاماژەمان پێکرد بۆی ئەو کۆمەڵە گۆڕانکاری و ڕێکەوتە نامانی کە دواتری و بێ خود پێشتریشدا کرابوون وای کردکەوە پەیمانی سیڤەر بۆ کورد جێبەجێ نەبیتن، کەواتە لە دروستکردنی دەوڵەتی عێراقی نوێ، دروستکردنی دەوڵەتی تورکیای نوێ، پەیماننامەی سیڤەر لەبار برا بە دوو هەنگاو، هەنگاوی یەکەم بە پەیمانی لۆزان، هەنگاوی دووەم بە ڕادەستکردنی ویلایەتی مووسڵ یان لێکاندنی ویلایەتی مووسڵ بە دەوڵەتی عێراقەوە بەپێی بڕیاری کۆمەڵی گەلان لە وەدادگای ئەو کاتەی لە هایکە لای تایبەت بووە کۆمەڵی گەلان لە کانونی یەکەمی ساڵی 1925 کەواتە پەیمانی سیڤەر لە ماوەی 1920 تا 1925 کاریگەریەکی زۆر گەورەی هەبوو دەوڵەتانی تورکیا و عێراق بە مەترسی لەسەر خۆیان دەزانی کەوا بەشێکی زۆری گەورەی خاکەکانیان لە دەست بدەن کە لێکردە نزیکەی 380,000 کیلۆمەتر دووجار. وەدارمان باسە سوودی